هەردوولامان متفقین لەسەر ئەوەی کە دەبێ هەر حلێک بدۆزینەوە بۆ ئەو کێشانەی کە تا دێ دووەدەی کۆتاییاتنی ویلایەتی سەرۆکێرەم نزیک دەبێتەوە. 5 حیزبە سەرەکیەکەش کار پێنجیان باز لە سازان دەکەن تا ئێستا هیچ سازانێکیان نەکردووە لە سەرپرسی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و چارەسەرکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێم. ڕاستیەکەی بڵین کۆمەڵێک بۆچوون و دیدی جیاواز هەیە لەسەر کۆمەڵێک پرسیینەتەوەیش. لەم نێوانەدا بەرەم ساڵح لە دەرەوەی بۆچوونی یەکێتی پرۆژەیەکی جیاوازی بۆ چارەسەرکردنی قەیرانی و حکومڕانی لە هەرێمی کوردستان خستووەتە ڕوو. پرۆژەکەی بەرەم ساڵح ئاوا دەست پێ دەکات. کوردستان بەم جۆرە بەڕێوە ناچێت. هەڕەشەی لەتکردنەوەی حکومەتی کوردستان و بگرە هەڕەشەی شەڕی ناوخۆش مشتێکن لە خەرواری دەرهاوێشتەکانی قەیرانی سیاسی کوردستان. بەرەم ساڵح پێی وایە قەیرانی ئێستای حکومڕانی هەرێمی کوردستان بەرهەمی کۆمەڵێک کێشەی کەڵەکەبووی 24 ساڵ حکومڕانی کوردی و پاشماوەکانی شەڕی ناوخۆیە و بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەش باز لە خەوناخێکی ئینتیقالی دەکات بۆ ماوەی 2 ساڵ کە لە 20 ئابی ئەم ساڵەوە دەست پێ دەکات تا کاتی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی لە ساڵی 2017دا بەردەوام دەبێت. بکرێەوە بە زووترین کات هەوڵیەوە بدرێت سازان دروست بکرێت لەسەر بەپێی پرۆژەکە لە خۆناغی ئینتیقالیدا بارزانی لە پۆستەکەیدا دەمێنێتەوە. هەرچەندە بەڕوونی ئەمە لە پرۆژەکەدا باس نەکراوە، بەڵام هاوکات دەبێت ئەنجومەنێک دروست بکرێت کە پێک هاتبێت لە هەر یەکە لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و جێگرەکانیان و نوێنەرانی لایەنە سیاسیەکان. ئەو ئەنجومەنە بڕیار دەدات لەسەر پرسە گرنگەکانی وەک ئاسایشی نەتەوەیی، هەڵوێستگرتن سەبارەت بە مافی چارەنووس و پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و هەروەها بڕیار دەدات لەسەر پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ ئێران و تورکیا و پارچەکانی دیکەی کوردستان. بەرەم ساڵح بەشێکی پرۆژەکەی تەرخان کردووە بۆ هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و دەڵێت تا ئێستا پێشمەرگە نەک نەبووەتە هێزێکی نیشتیمانی، بەڵکو فرە فەرماندەیی ڕێگر بۆ لەوەی پێشمەرگە بتوانێت بە شێوەیەکی گونجاو سوودمەند بێت لە هاوکاری نێودەوڵەتی. بەپێی پرۆژەکە لە قۆناغی ئینتیقالیدا دەبێت دەسەڵاتی تەواو بدرێتە هەر یەکە لە وەزیری پێشمەرگە و وەزیری ناوخۆ بۆ ڕێکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و بە نیشتیمانیکردنی ئەو هێزانە. ئەو پرسانان کە دەبێت ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان باس بکەین. بەرەم ساڵح هەروەها لە پرۆژەکەی تا جەختی لەوە کردوێتەوە کە پێویستە لە قۆناغی گواستنەوەدا لەم بوارانەشدا چاکسازی ئەنجام بدرێت. یەکەم، چاکسازیکردن لە دەسەڵاتی دادوەری و سربەخۆبوونی ئەو دەسەڵاتە لە دەسەڵاتەکانی دیکە. دووەم، پێداچوونەوە بە دیوانی سەرۆکایەتی هەرێم و دیوانی ئەنجومەنی وەزیران. سێهەم، شۆڕکردنەوەی دەسەڵاتی ئیداری و دارایی بۆ پارێزگاکان و کاراکردنی سیستەمی لامەرکەزیەت. چوارەم، دامەزراندن و دەست بەکاربوونی سندووقی داهاتە نەوتیەکان. ئەم وەزعە بەردەوامبوونی لە قازانجی خەڵکی کوردستانیە، لە قازانجی هێزە سیاسیەکانی کوردستانیە.